لە دەمانگی ڕابردوودا لە شاری هەولێر زیاتر لە 15 شوێن بەرلافاو کەوت و زیانێکی گەورەی مرۆیی و مادی لێکەوتەوە. هۆکاری سەرەکی دروستبوونی لافاوەکانی هەولێر گرتنی ڕێڕەوە ئاویەکان بوو کە بەشێک لە ڕێڕەوە ئاویەکان پرۆژەی نیشتەجێبوونی لەسەر دروست کرابوون. لە ئەنجامی لافاوەکاندا هەزاران ماڵ هیچ شتێکیان بۆ دەرنەچوو، زیاتر لە 1200 ئۆتۆمبیلیش بەهۆی لافاوەکەوە زیانیان بەرکەوت. لە ئێستادا بەشێک لەو هاوڵاتیانەی زیانیان بەرکەوتووە بڕیار وایە قەرەبوو بکرێنەوە، بەشێک لەو هاوڵاتیانش دەڵێن جیاوازی زۆر دەکرێت لە قەرەبووکردنەوەیاندا. وڵا زیانەکانمان زۆر بووە، گەبرێ زیانمان نەبووە، زیانەکانمان زۆر بووە، زیانەکانمان لەوەی بێغایەت بووە، بەس هەمووی وەچ گوتنی زیانەکان کە نووسرایە بۆچی ئەوەی خۆمان بزانی بە عەدالەت نەنووسرایە. زۆر بەهای فەرقی هەیە، زۆر بە عەدالەت نەنووسرایە. ئێستاکە هەیە مار هەیە فەرقی هەیە لەگەمان، ئەوانە مشکلەمان نییە، بەس زیانەکان بە عامەتەن بە عەدالەت نەنووسرایە. زۆر تشتەیە نەعەدالەت بووە. یەکەمی تشتیش ئەم لە هەموو دەوڵەتێکی زانیتم کە یەکە قەرەبوو دەکرێت لێی دەقەومێ قەرەبوو دەستەوە ماری کە ڕێزی لێ دەژیری. لێرە مەعەلەسە بالعەکسی عالەمەیە. دەبی بێن سڕای بگرین بۆ گەرەمایان نەدێنە وەچی گوتن دێنە ماڵەتەوە فەرقستایە نیوەشی نییە. ئێستاکە لۆن من ناو ماڵێم تقریبا نێزی 3 میلیۆنم زیاتر ڕۆیە 900,000 قەرەبوو کراتمەوە. 3 میلیۆن لە چێ 900,000 لە چێ؟ ئێستاکە لۆن منامە سیارە نازانمەوە قەرەبووەکەمانجەوە تقریبا نێزیشی ئەملیاک بخۆم میلیۆنە 200-300,000 مە سیارێدایە مەعادە بە زەرەریش فرۆشتمانەوە. ئەوجا نازانین قەرەبووەکە تا ئێستا وەرمنەگەتی نازانین چەندە. مەرجێک و دوو تەرکتەر و ئابردیتی بە بنایەکەتی نامارمان هیچ شتێکمان تقریب بەخوا 25 سانتیم 20 سانتین ئاو لە مارەمان دەسوڕاوە. قەرەبوو جارێک دوو وەرەقەیان دامێ، جارێک وەرەقەشیان دامێ ئەوە سێ لەگە کوڕەکان بووم 3 بەرمیل نەفتمانوە گرتیا، 2 سۆبەیان داینێ، هەندێک کۆمبار خانەکانمان برێ 5 بە 6 بوو 3 بە 4یان داینێ. کۆمبارەکان مەکەر هیچ نات. وڵای داواکەن و ترکتەر پیکەبەکانیان و نووسنی ئەوگە شتێکمان نادەن ناس. لافاوەکەی ئیمایی شتەکەیە هەموو مار بە بەکەتیە و سیارەمان بە بەکەتیە و بەزەوە ئیمە هەرێکە بەناوعک پارێ وەرگردیە. مەسەڵەن هەیە ماری کەمیشت هەڕبوو پارەشی باشی وەرگردیە، هەشە ماری زۆر بەکەتی و پارەش کەمی وەرگردیە. بەخوا قەرەبوو کرایە برێن نەکرایە وەک ئەو شەریکەکان حکوومەتیش وەکو خۆی نە پارەی خێرخوازیە وەرگیرەیە تەوزیع دەکرێت. بەس وەکو زیانەکان کەمتر لە زیانەکان تەوزیعکرێت. لە سەرەتای دروستبوونی لافاوەکەی هەولێردا لایەنە پەیوەندیدارەکانی هەولێر هەواڵی دەستگیرکردن و بە سزاگەیاندنی ئەو کەس و کۆمپانیانەیاندا کە بوونەتە هۆکاری دروستبوونی لافاوەکە. هیچ کەسێک بەدەر نابێتن لەوەی کە ببێتە هۆکاری لافاو یان زیانگەیاندن بە خەڵک بە تاکید ئیجراعاتی لەگەڵ دەکرێتن وە پێبژاردنیشی لە بۆ دەکرێتن لە قەرەبووکردنەوەی خەڵک. بەڵام تاکو ئێستا هیچ کەس و کۆمپانیایەک ناوی نەهاتووە و سزاکانیشیان دیاری نەکراوە. جگە لەوەش ئەو پرۆژە نیشتەجێبوونانەی لەسەر ڕێڕەوە ئاویەکان دروستکراون تاکو ئێستا هەر لە شوێنی خۆیان و لا نەدراون. ئەمەش ترسی جدی بۆ دروستبوونەوەی لافاو لە ساڵی داهاتوودا لێ دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.